لەگەڵ هەڵگرسانی شۆڕشینووی گەلەکەمان لە ساڵی 1976 کۆمەڵێ گەنجی خوێنگەرم و تێکۆشەری کورد لە بەغدای پایتەخت ڕێکخراوی هەڵۆی سووریان دامەزراند کە مولازم جوامێر سایە میرمەندەلاوی سەرپەرشتی دەکردن. شەهید مولازم جوامێر لە ساڵی 1940 لە گوندی کبراتی سەر بە مەندەلی لەدایک بووە، لە لاوێتیەوە ڕۆڵی گەورەی هەبووە لە بڵاوکردنەوەی وەشیاری نەتەوەی و نیشتیمان پەروەری. ساڵی 1970 چووەتە کۆلێژی سەربازی بەغدا و ساڵی 1972 تەواوی کردووە و یەکێک بووە لە خوێندکارە یەکەمەکان و پلەی ملازمی دووی وەرگرتووە. ساڵی 1973 پەیوەندی بە شۆڕشەوە کردووە و ساڵی 74 ڕۆڵی گەورەیە بووە لە بۆردومانکردنی سەربازگە و مەوڵگەکانی ڕژێمی بەعس لە ناوچەکانی خانەقین و قۆرەتۆ و مەیدان بۆ ماوەیەکیش لە شاخی بەمۆ و زمناکۆ بووە. لە هەرەسی شۆڕشی ئەیلولیشدا ژمارەیەک چەک و تەقەمەنی حەشار داوە بۆ ئەوەی لە داهاتوودا لە هەڵگیرساندنەوەی شۆڕش سوودی لێوەربگرن. ساڵی 1975 پەیوەندی بە کۆمەڵەی ڕەنجەرانی کوردستانەوە کردووە. ساڵی 76 یەکەم مەفرەزەی چەکداری لە ناوچەی قەرەداغ دروست کردووە. سەرباری ئەوەی چەک و تەقەمەنیان کەم بووە بەڵام زەبری کوشندەی لە هێزەکانی سوپای عێراقی داوە. مولازم جوامێر و هەڤاڵەکانی لە ڕێکخراوی هەڵۆی سوور لاپەڕەیەکی پرشنگدار و پڕ لە سەروەری مێژوویەکێتی نیشیمانی کوردستانن. ئازایەتی و نیشیمان پەروەریان هێندە بەرزە. ئەو دەمانەی بەعس لە لووتکەی هێز و دڕندەییدا بوو لە ناودڵی ڕژێمدا لە بەغدای پایتەخت دەیان زەبری کوشندەیان لە ڕژێم دەدا و بەغدایان دەهێنایە لەرزین. تێکۆشەرانی هەڵۆی سوور هەوڵیان دەدا بەرپرسان و نۆکەرانی بەعس بکەنە ئامانج و بیان کوژن. توانیان لە ناوشاری بەغدا دەیان چالاکی ئەنجام بدەن. تەنانەت هەوڵی کوشتنی سەدام حوسێن و تارق عەزیز و کۆمەڵێک بەرپرسی باڵای حزبی بەعسیاندا. دوای سەرنەگرتنی هەوڵێکیان بۆ کوشتنی خۆفرۆش هاشم عەقراوی بە هۆی دزەکردنی سی خوڕێک بە ناوی کاوا بۆ ناو ڕێکخراوەکەیان، زۆربەی ئەندامانی ڕێکخراوەکە کەوتنە دەستی دوژمن. شەهید مولازم جوامێر و شەهید سەلمان و هاوڕێیەکی دیکەیان هەوڵی دەربازبوون لە گرتوخانەی ئەمنی گشتی بەغدا دەدەن و لە کاتی هەڵاتنیان دەستگیر دەکرێنەوە. لە کاتی سەپاندنی حکم بەسەریاندا شەهید مولازم جوامێر تفلە دادوەرەکە دەکات و پێی دەڵێت قسەی زیاد مەکە و حکمەکە بخوێنەوە چونکە پێشوەختە ئێوە بڕیارتان داوە. مولازم جوامێر لە زیندان و لە ژێر ئەشکەنجەدا تەواوی نینۆکەکانی دەردێنن و دان بە هیچ نهێنیەکدا نانێت. قارەمانی ئەم پۆلە شەهیدە بە جۆرێک بووە. تەنانەت لە کاتی دانوستانی یەکێتی نیشیمانی کوردستان لەگەڵ ڕژێمی عێراق لە ساڵی 1984 فازڵ بەڕاک بەڕێوبەری ئەمنی عێراق بە مام جەلال دەڵێت مێژووی ئەمنی عێراق قارەمانی وەکو مولازم جوامێر و شەهید سەلمان و شەهید جەمال و شەهید شێرۆی بە چاوی خۆی نەبینیوە. ئەوەندە قارەمان بوون ئەسڵەن ئەمنەکان لەوان دەترسان. تێکۆشەرانی هەڵۆی سوور بە دوو قۆناغ لە سێدارە دەدرێن. قۆناغی یەکەمەر یەک لە جەمال ئیبراهیم سەعید و عادل عەبدولکەریم لە سەربازگەی ڕەشید لە سێدارە دراون. قۆناغی دووەمیش هەر یەک لە مولازم جوامێر مەندەلاوی، سەلمان داود حەسەن، سەلام عەبدوڵڕەزاق و شیار عەبدولقادر لە ڕۆژی دەی چواری 1978 لە ئەبوغرێب لە سێدارە دەدرێن و دەگەنە کاروانی نەمران.